بەناوی خۆی بەخشندە و میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ دەدەین لە ماڵقەی بەرنامەی سوراغی مێژوودا قسە لەسەر شار و شارستانیت بکەین لە ئەزمونەکانی مێژوودا دەپرسین ئایا شار چییە؟ شارستانیت چییە؟ تایبەتمەندیەکانی شار کامانن؟ ئایا شار و ئاوەدانیەکانی کوردستانی ئێمە یا شارەکانی ئێمە کەوتونەتە ناو ئەو تێز و تیۆریانەی کە مێژوو نووسەکان قسەیان لەسەر شار کردووە تێیدا؟ ئایا ململانێک کۆمەڵایەتیەکانی ناو شار و ئەو بزوتنەوانەی کە دروست بوون لە ناویدا تا چەند دەبنە داینەمۆی بەهێزکردن و بەرەو پێشچوونی شارستانیت لە شارەکاندا؟ ئەمانە کۆمەڵک تەوەری سربەخۆن بەرنامەی سوراغی مێژوو قسەیان لەسەر دەکا بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر کەیوان ئازاد ئەنوەر توێژەر لە مێژووی سەدەکانی ناوەڕاست، مامۆستا عەبدولخالید سابیر توێژەر لە بیری نەتەوەی و مێژووی شاری سلێمانی بەخێر بن بۆ ستودیۆی سوراغی مێژوو. دکتۆر کەیوان لە کڵاو ڕۆژنەی مێژوو نووس و فەیلسوفەکانەوە شار چییە؟ شارستانیت چییە؟ ئایا ئەمانە دوالیزمەیەکی پێکەوە گرێدراون یاخود دوو پێکاتی جیاوازن؟ بەناوی خوا کاگەرام سپاس بۆ تۆ، سپاس بۆ ئامادەبوونی بەلای خۆشم کاک عەبدولخالق تەشریف هێنا بۆ ئێرە. پشیکردنەوەی وشەی شار و شارستانی دیارە. شار مەڵبەندێکی ئاوەدانە، مەڵبەندێکی ئاوەدانە کە کۆمەڵ خەڵکی تیا ئاژی و کۆمەڵێک دەساوەردی شارستانی لێ بەرهەم دێت کە خەڵکانی ئەو شوێنە دروستی ئەەکەن. ئەوەی لە شار دروست دەکرێت دیارە لە گوند دروست ناکرێت و ئەوەی لە شار دروست دەکرێت و لە شار بەرهەم دێت لە گوند بەرهەم نایەت. بۆ جیازێکی زۆر گەورە لە بێت چۆ لە بین ئەشکەوت و گوندە لە بینی گوند و شاریشە هەیە. بەڵامدا کە دێنە سەوزە شارستانی پێمان زیات و شارمامۆشی ئەبێتەوە. دیارە شار لە زاراوەی نزیەکەیدا کە بە سیتی دێت و شارستانی دەبێتە سیڤیلایزیشن بە ئینگلیزی سەرنج بە و شار بە عەرەبی کە مەدینێ و لە مستەڵەحات شارستانەکە دەبێتە مجتەمەعی مەدەنی بێتە بە شارستانی. ئەمە لەگەڵ شارێک ناگرنەوە، واتە شارستانی نابێتە بەرهەمی شار نەخێر. شارستانی شتێکی ترە. شار وتمان مەڵبەندێک خەڵکی تیاژی، مەڵبەندێکی ئاوەدان و کراوەیە، مەڵبەندێکە کە پشتی زۆر گەوری لێ بەرهەم دێت. ینی شار بە بازرگانیەوە شارە، نەک تەنیا بە کوشتتوکاڵ پەیوەستە بە گوندەوە بەلادێوە. بەڵام کە دێ لەسەر شارستانی کە تەنزارەقە سیڤیلایزیشن لە سیڤڵی ئینگلیزیەوە هاتووە، سیڤڵ بە واتای سیتی نەهاتووە کە سیتی لە ئینگلیزیاوەتە شار. شارستانی واتە بەرهەمێک کە مرۆڤ لە شوێنێکی ئاوادان دروستی ئەکات. بەرهەمەکە چییە؟ لە شارستانیە سیستەم هەیە، یاسا هەیە، ڕێکخراو هەیە، منی هەردووکی دروستی ئەکات. ینی حیزری مرۆڤ، بیری مرۆڤ لەگەڵ کردارەکەی مرۆڤ دروستی ئەکات، بیکردنەوەی مرۆڤ، شیکارەکانی مرۆڤ. بەڵام ئەمە دوجار دکتۆر، ئەمە دوجار شار ئەمە نابەخشێ بە شارستانیت یاخود شارستانیت ئیلهامی خۆی لە ڕوخساری شارە وەرناگرێت. لە مێژوودا گوند نیشمانەیە شارستانی بووە. گوند لە گوندی شارستانی دەرەنجام بووە، گوند لە ئینگلیزیا ڤیلێجە. بەڵام دەرەنجامی شارستانی کردووەسەوە نەگوندی چارۆمانەیە خاوەن شارستانی خۆی بووە. حتا بەشە لە پسپۆڕانی بواری مێژوو شوێنەوار دەڵێن ئەشکەوتیش بەشی شارستانی هەیە. هەنی خودی ئەشکەوت شارستانیت گشتگیرترە. بەڵێ مەمەس بن شارستانی بەرهەمی شار نییە. شار هۆکارێکی گرنگە بۆ شارستانی بەهێزە. من ئەوەی شار دروستیەکە گوند دروستی ناکات، ئەوەی شار دروستیەکە ئەشکەوت دروستی ناکات. بەڵام ئەشکەوتی شارستانی هەیە. چکبن ئەشکەوت تا بۆ نمونە کە مرۆڤ ژیاوە دیاری هەڵکۆڵینی بەسەر دیوار ئەشکەوتەکانەوە دیاری شارستانیە. خوداپەرستی لە ئەشکەوت سەری هەڵاوە بەشی شارستانیت بۆ نمونە ینی ئەمە لە ئەشکەوتە هەیە لە گوندە هەموو سیمانگە شارستانی تایە ئەگەر لە سەرنج بین لە سیمای فسەن ژیان و کەلتور و قسەکردن و گفتوگۆ و کوشتتوکاڵ و ئاژەڵداری ئەمانەکە بەشێک لە شارستانی. بەڵام ئەوەی شار بەرهەمێنێ شار لە گوندە بازرگانی ناکرێت، لە گوندە پیشسازی ناکرێت، لە گوندە هیز و بیکردنەوەکانی مرۆڤ سنووردارە، لە شارە فراوانترە. بەڵام پێدوانە دکتۆر زۆر جار ئەم دوو چەمکە لەلایەن خەڵکیەکەوە یعنی تێکەڵە گرێش کەڵە شارستانیت یا ڕاستە خۆی بەسێتەوە بە شارەوە جیاواز لەو شێوازە بەرفراوانەی کە تۆ پۆلیانت وا هاتووە بە هەڵە هاتووە. وەکو باسم کرد شار کە بە کوردی شارە بە عەرەبی مەدینەیە بە ئینگلیزی سیتیە، سێری کە سیتیە. بەڵام شارستانی کە ئێمە مۆزیاکراوە شارستانی واتەستانی مۆزیاکراستان واتە شوێنی شار، مەنی شوێنی شار بە واتاوی کە شار بەرهەمی ئەهێنێت. بەڵام ئەم سار لە ئینگلیزیەوەتە سیڤیلایزیشن، سیڤڵ هیچ کاتێک مانای سیتی ناگەێنێت. سیڤڵ مەدەنی بوون کەواتە شار ڕوبەرێکی شارستانی ڕوبەرێکی فراوانتریە لە فراوانتر لە شار بچووکترە. بەڵێ شار چییە مامۆستا عەبدولخالید؟
بەڵێ شار ئەگەر با بگەڕێنم بۆ پێش زین ئەگەر دەرفەتێ بێ من باسی کیۆکم بزانم شار چۆن دروست بووە و ڕۆڵان چی بووە لەو سەردەمانەدا تەمەەوە سەرتا مرۆڤ لە عشقۆتەکانەوە دوایی بەپی بەردەوامی ژیان و گۆڕانکاریەکان دەچێتە دەوری گوێ چەم و ڕووبارەکان لەوێ گوند پێکەوە دەنێت ئەگە بگەڕێنەوە بۆ ئەوەی بزای شارەکان چۆ زیاتر دەرکەوتن لە ڕەوڕەوەی مێژوودا ئەبێ بگەڕێنەوە بۆ سۆمەریەکان تەمە سۆمەرەکان لە باشووری عراق لەوێدا ناوچەیشان هەبووە کە پانتایەکی گەورە بووە لەوێدا چەند شارێک هەبووە ئەو شارانەی کەلوا بووە هەر شارەی حکومڕانی خۆی هەبووە لەلایەن سەرۆکۆزێکەوە یان لەلایەن کەسانێکی ترەوە بڵێن خاونمولکێکەوە حکومڕانی کرابن ئەو شارانە وەکو مؤسساتێک وابوون مثلا ئابوووریان هەبووە لەگەڵ شارەکانی ترا لە ڕووی مثلەن بواری دام و دەستگاکانیانەوە کە هەیان بووە وەکو ئۆرکا و ئور و لەکش و لارسا و ئەمانە هەبوون ئەم شارانە کە لە سۆمەرەکانە هەبوون تامان پەیوەندیان بە شارۆچەکانی ترەوە هەبوو خۆی هەموو پانتایەکە شوێ هەموو پانتایەکە خاکی سۆمەر بووە بەڵام لە چەند شارێک پێگاتوو کە دوای پێیانتە دەوڵەت شار ئەم دەوڵەتە شارۆکو مؤسسات وابوون مەبەست دەوڵەت شار وەکوانەی یۆنانی کۆن دێمە سەر یۆنان و ئەوانش بە کورتی باسی دەکەم ئەمانە هەموو پەیوەندیان بێکەوە بووە بەڵام جاری وابووە لەسەر پانتایی ئینەکان خاکەکان و لەسەر بازرگان و ئابوور و بوارەکانی تر جاری وایە کەوتونتە شەڕەوە بەڵام جاری واشە بووە بە سێشوارێکیان لەو دەوڵەتە شارانە شوێن ئینێکیان دروست کردووە بڵێن بەڕێوەبرنێکیان دروست کردو پیاون تۆ نوم لە بۆ مامۆستا ئێوە توێژینەوەتان لە بواری شارە بەتەوی شاری سلێمانی چەندی نووسین و بڵاوکراوەتانەیە بۆچی تۆ یعنی نایت سەرەتا و بۆ بینەران ئەوە ڕوون بکەیتەوە تایبەتمەندی شار لە دوورایەکانی مێژوودا چییە یعنی ئێمە بەچی بڵێن شار تۆ ئێستا باسی شارت کرد و سەرۆکێ کرد جاخۆ لە ناو هینەکانی ئێمە لە کۆمەلگایکی خێڵێکی شا سەرۆک خێڵێکیشێ بەڵام تایبەتمەندی شار چییە وەکۆی دکتۆر کەیوان باسی کرد کە قۆناغی ئەشکەوت و قۆناغی کشت و کاڵی و قۆناغی مەرداری بەجێهێڵیت و دەیتە شارەوە یعنی پێم خۆش بۆ بینەران زیاترەوە ڕوون بکەیتەوە من لە کتێبی سۆمەرەکانە من ئەوم باس کردووە ئەو شارانە چۆن دروست بوون چۆن گەشیان کردووە ڕۆڕەوەی مێژوو چۆن چیان هاتووە گۆڕانکارەکانی کۆمەڵ چۆن بەرەو پێشەوە چوون من هەمیم ئەوانە ئاماژەی پێداوە ئەگەر چی لە کتێبی شەجەری سلێمانیا و جەنابەت دەڵێ لەوەیە لەوەش کەمێک ئاماژە پێداوە کە شاری سلێمانی چۆن دروست بووە ئەوە دوای دێنە سەری بەڵام ئەوە لە یۆنان هەبووە بڵێن لە گریکا کە پیاونتە پۆلیس نەک بەناوە سیاسەکەی بەناوە جوگرافیەکەی واتە شوێن ئەوانە شارۆچکە بوون دوای وردە پێی بروری زەمن گۆڕاون بۆچی گۆڕاون بۆ دەوڵەتە شار دەوڵەتە شارەکان مؤسساتی بوون وەکوانی سۆمەرەکان ئەوانەی سۆمەرەکان بۆ هەزاری چوارم و هەزاری سێمی پێش زاین دەگەڕێتەوە ئەمانەی یۆنان درەنگترە لە سۆمەرەکان کەواتە سۆمەرەکان پێش ئەوان کەوتون هیچ سۆمەرەکان هەر دەوڵەتە شاری وەکو ئاسینا و ئەسپارتۆ ئەوانتر هەر دەوڵەتە شارە مؤسساتی بووە حکومڕانی خۆی کردووە ئەوانەی بردووانە بەڕێوە پیانوتن باسیلیۆس سەرەتاکان یعنی خاون مڵک بوون پانتاییەکیان هەبوو لە ڕوبەرێکی زەوی هەبووە پیاوتن باسیلیۆس بەڵام دوایەوە کە گۆڕانکاری دروست دەبێت دەوڵەتە شارەکان دەچنە بوارێکی سیاسیەوە لە جوگرافیەکە دەچنە بوارێکی سیاسیەوە ئیتر بوارەکانی هەموو گرتووە مەبەستەوەی ئەو بنەمافکریانە بنەمافکریەکانی سیاسی لێوەدا هەموو لە دەوڵەتە شارەکانی یۆنانە بەڵام دوای چەندین سەردا اینجا دێنە ئەوەوە ئەوانی پێشووتر باسیلیۆسیان پێوتن کە خاوەن زەویەکان من حکومڕانیان کردووە بەڵام دواتر کە دەوڵەتە شارەکان وەکو ئاسینا و ئەسپارتە دروست دەبن ئەوانە کێ حکومڕانەکە پاشاکان حکومڕانەکات پاشەکانش کێن پاشاکانش ئەوانن کە لە بنەماڵێکی ئۆستۆکراتی بوون ئەو بنەماڵی ئۆستۆکراتیە وەچە دوای وەچە حکومڕانی ئەو دەوڵەتە شارانیان کرد بەڵام یەکێک لە ببوورە یەکێک لە سیماکانی شار بریتیە لەوەی کە جۆرێک لە یعنی جیاوازی کاڵەکاتەوە حەز ناکەی ئەوانەی دەوڵەتە شارەکانی یۆنان کۆمەلگا سێ تەبەقە بوو تەبەقەی کۆیلەکان و چینی ناوەند و ئەوانی سەرەوە کە ئەبوایە دایک و باوکی یۆنانی بێ اینجا ئەتوانێت لە وڵاتە پۆستی وەرگێەوە وڵات بەڕێوە بەرێ هەز ناکەی ئەمە ناکرێ بیکەین بە مێژووی شار لەبەرەوەی جۆرێک لە جیاوازیتیایە جور جیاوازیە بەڵام ئەو دەوڵەتە شارانەوە حکومڕانێک وابوون هەچ کەس هەر دەوڵەتە شاری حکومڕانێکی خۆی کردووە تەنانەت لەسەر ڕوبەری خاکەکە و لە ڕوود بۆ ئابووریە و لە ڕووی هەندی لایەنی ترەوە لەگەڵ یەکە تێکش مەسە ئاسنا لەگە ئەسپارتە ماوەیەک شەڕی کردووە کۆنسێ ئەوەش هەر دەوڵەتە شارێکی ترە دوای ئەوانەی یۆنان کێمانەیە دوای یۆنان ئەم دەوڵەتە شارانە کە سێ چینی تێدا بووە چینی یەکەمیان باڵە دەستەکان بوون حکومڕانەکان چینێک ئەوان کە بنەماڵی پاشایەتی چینێکی تریان ئەوانەیە کە خاوەن مڵک و بازرگان و ئەوانە مشکۆدارەکانیان پێوتنیان بەبن ئەوانەی کە هەبوو بوون یعنی با بڵێن خاوەن کوشتیوە چینی سێم چینی پیشەوەر و چینەکانی ترە کە کاسبکار و جوتیار و ئەوانیان گرتەوە تەنانەت ئەم دەوڵەتە شارانە لە ئەنجامی ئەوەی کە بەڵام کۆیلەکانی شەبوو خۆ
ئەو کۆیلەکان لە شەڕەکان کۆیلەکانە بوو بێگانەکانیشەوە کۆی لەو بێگانە جیاوازەکانەوە و بێگانەکان ئازاد بوون کۆیلەکان ئازاد ئەوە لە شەڕ ئەو کۆلانیان گرتووە بەڵێ چینی سێمین بەڵام بوو بە چینێکی دیار لە ناو یۆنان چینی سێم لە خەڵکی یۆنان خۆی بووە ئەو کۆیلانە لە شەڕەکانە کە کردوانە لەگەڵ مەکدۆنیەکان و لەگەڵ هەخامنشینەکان و لەگەڵ وڵاتانی ترا کە شەڕیان کردووە ئەو کۆلانانێ ناوتەنان لەگەڵ فەرعەونەکانیشە بەڵام ئێمە ئەبێ بزانین بە پێ ڕەوڕەوەی مێژوو کە شارەکان بەرەبەرە پێشەوە چە فراوانی دەبێت ئێستا مەسەن ئاسینا کە دەوڵەتە شار بووە لەگەڵ هەخامنشینەکان شەڕی کردووە وەکو حکوومەتێک وا بۆ کەواتە دام و دەستگای خۆی هەبوو بەڵێ چیت ماوە لەسەر پێناسەی شار لە دوای دەوڵەت شارەکانی یۆنان ئەوەی کاتەوەی بیڵێ من پرسیارم کرد شار چییە ئەوەی ماوەتەوە بەرەبەرە تۆ نمونەی مێژوود وت بەڵام من پێتەڵم یعنی تایبەتمەندی شار چییە لە ئەزمونەکانی شار خۆشار بۆ شێوەیە دروست نبوو ئاو ئاسانی بە پێر گۆڕانکارەکانی کۆمەڵ وردە شارەکان مامۆستا ئەزانی چۆنە خۆ ئەکرێ ئێمە کە ئەڵین گوند دەکڵین شارە بەڵام شاریش بە کۆمەڵە تایبەتمەندی و منەمێ و تایبەتمەندیانە بڵیت تایبەتمەندیەکانی شار تایبەتمەندەکانی شار جیاوازە لە گوندەکان مەسەن لە گوندەکان دام و دەستگاکان نییە لەوێ لە شارەکانیان دام و دەستگا هەیە مەس حکومڕانەکان لەکوێ دانیشتن لە شارەکانە بۆ لە ئەمە بۆ ڕەگوڕیشەی مێژووی شارەکانیش هەر ڕاستە تا ئێستا تا ئێستەکانە جیاوازێکی زۆر هەیە تەبان بە پێی ڕۆڕەوەی مێژووی جیاوازەکە زیاترە مەسەن ئێستەکانە با بڵین لە کوردستانی خۆمانە چەندی شارمانەیە سەرێکە شارە لە شارێکی جیاوازە بۆچی جیاوازە لەوێت زیاتر مەسەن گۆڕاکارەکان زیاترە پێشکەوتنەکە زیاترە بوارەکانی داب و دەستگا و دایرەکان زیاترە وەکو لە شارێکی تر سەرێکی ئەو شارە لە ڕووی ڕۆشنبیر و لە لایەنەکانی ترەوە یا لە ڕووی ئابوورەوە پێشکەوتتر لە شارێکی تر بەڵێ دڵنیام دکتۆر کەیوان قسەی لەسەر پێناسەی شار و تایبەتمەندی شار هەیە یعنی منە ئەزانم قسەی هەیە لەسەر پێناسەی شار بەڵام ویستم دوای تەواوبوونی وەڵامەکانی بەڕێزی بچمەوە لای دکتۆر کەیوان وشەیەکێ با من بکە ئەو خاڵق هەموو کوردی ڕاستکەمەوە کە داخۆ زانکۆن بەکارە هێندێت بە حاڵات چۆتە ناو فەرەنگی زانکۆ مامۆستای زانکۆ بەداخی گرانەوە دەوڵەت شار نییە لە مێژوودا دوویلات المدن هەیە دوویلات دەولەت بە کوردی ئەوەکەمە کوردینە غەڵەتە هەقەتش پێ بەغڵە ڕۆیشتووە ئەبێ غەڵەتە ڕاستکە کە ڕاستینەکە قۆناغی ئێستا جیانگیریە ئەتبەجێمێت هەمووان لە زانکۆش وامان هەمووی بە حاڵە ڕۆیشتووە پێوتی ئەمە قسەی مامۆستای زانکۆی کە بە حاڵە ڕۆیشتووە دوویلات المدن بە یۆنانەکەی پۆلیسیە پۆلیس نییە پۆلیس شارەکەیە پۆلیسی دوویلات المدنە وەزارەوە یۆنانیەکەی هەر لەوش پۆلیزاتەوە بەمانای چکە پۆلیس بەحساب شارێکە خات تەنزیمی شارێکە زەبتێکە شاریش لەگەڵدا جیاوازیە بە گەشتا لە شار ڕێخستن هەیە تەنزیم هەیە دەستگاکە دامەزگای تیا بە شوی جاجیا کاری خوانەکە لەگوندا ئەوە نییە لەگوندا شێوێک لە عەفەیبوون هەیە لە ناڕێکی هەیە جا لە عەرەبیاوەتە دوویلات المدن یعنی شارەکە دەوڵەتە دوویلات مستەغەری دوویلە چۆن بەحرمان هەیە دەریایە بۆ حەیرەمانە دەریاچەیە سەرنج بە نەهرمان هەیە ڕووبارە نوهێر زێیە ئەنی ئەمە لە عەرەبی پێڵ مستەغەر لە کوردی هەمانە ئەمەڵێن تەشتۆکە تەشتی گەورە تەشتۆجابوارم بە کێچ کچۆڵک ئێمە کیژۆڵەمان هەیە کیژۆڵک کچی عازەب نییە دەوڵەتکەمان هەیە ئێمە دەوڵەتکەی شادەوڵەتۆکە نەک دەوڵەتکە ئەمەوەکو زاراوە تەمەن ئەمە چییە بکە ماسواز کرد دەستی خۆش بێن لە سۆمەلیەکان تەمە سۆمەلیەکان کە یەکەم جار دێنە باشووری عێراق تەمەندی ئەساسەر ئەسەسەکان بۆچین جیاوازەیە من بەش بە حەڵقە پێم وایە ئەسڵیان کوردستانی نییە بۆچین تایبەتی خۆ لەسەر مەوزوع هەیە چونکە یەکەم شاری سۆمەلی دروستکرێ شاری ئەریدۆیە ئەریدۆ ئەکەوێتە ئەو پەڕی باشووری عێراق لەسەر ڕۆخی خۆرئاوای ڕۆخی فرات نەک خۆرەڵاتەکەی خۆرئاوای بەری باشووری ڕۆخی فراتە لای شاری سەماوی ئێستا ئەمە شارە کراوە بە دەوڵەتە شارستە شاری ئوما هەیە ئور هەیەکی شەیەکی ژێ مامۆستاماسی کرد ئەمانە دەوڵەتکە شارن کە لە شارەکە دەوڵەت شارەکە حاکمی هەیە وەزیری هەیە دامودەستگای هەیە یاسای پەرزگای خۆی هەیە بۆ نمونە و ئەم شارەکە شاری جیاواز باسی وێرانمان کرد شاری سپارە ئەسینا شارێکی زیاتر شاری ڕۆشنبیرەکان بۆ شاری خوێنەوارەکان بۆ شاری فەرهەنگ و زانست بووە بەڵام سپارە شارێکی سەربازی و عەسکەری بووە پێکهاتەی حکومڕانی دووشاکە زۆر باشە تایبەتمەندی ئەم جیاوازیەمان پێ زۆر جوانە وەکو باسم کرد مادام ئێمە لە ئەشکەوت دۆچینە گوندەگوند دۆچینە شار گوند قۆناغی پێشکەوتری ئەشکەوتە شاری قۆناغی پێشکەوتری گوندە خۆ ئێستا لە قۆناغی سێمڕۆی دنیادا کە 2016 نیە ئەشکەوت دیشمانە خەڵکی تیاژی گوندیش هەیە و شاریش هەیە کەینە سەر شار بۆ باسیینی کرد شارێت و شارێکی تری کرد لەگەڵەکە جیاوازن هەموو شارێک بەچی جیاواز بە خەڵکی جیاوازە جاز چی ژایە کاسێکە پێکە جوگرافی جیاکاتەوە
خەڵک جیاکاتەوە ئەو خەڵکییان شتەجێ بێت ئەو ئاینی ئەو دەوڵەتە بەڕێوە ئاباد ئەو یاسایی ئەو شاربڕ هەموو جیاکاتەوە مەسە بۆ نمونە شاری ئەسینا چونکە پایتەختی یۆنان بووە لە سەرەتادا یۆنانەکان بەهەمی ژیاری خۆیاندا بە زانست و زانەری ناساون بە فەلسەفە ناسراون ئەمە لێرە چەکەراکە لێرە گەشە ئەکات ئەم شارە بە شارێکی دوای بێتە مەڵبەندی دیموکراتیەت و مەڵبەندی زانست و زانیاری لێرەدا بەڵام لەنێو شاری ئەسینادا خەڵکانێک کە ئەم فەرەنگیان بەدڵنیە کۆجەکەن قۆناک دواتە سپارە دروستکردن سپارە دروستکردن سپارتا دوای ئەسینا ئەکەوێت سپارتا بێتە شاری جەنگاوەرەکان شاری ئەوانەی بەهێز و بازووی خۆیان جیاکەنەوە تەمە لە مرۆڤە دوو لایەن هەیە لایانی هێز جەستە هەیە لایانی ڕۆح و بیر فکر هەیە هەندێک کەس هەیە بیری تیژە ژیرە عاقڵە تێگەیشتووە بیرە کاتەوە هەندێک کەس نەکە جەستەی بە قوت و بەهێزە هەسبوو عەبدولخالق دوکمان کەسی ئەکادیمین لە جەستەیە بەهێز نین ناتوان شەڕ کەسێکی زۆران بازار بکەین چونکە ئیشمان بە ئێمە وەرزشکار نین ئێمە بۆ نمونە یانی بەڵام وەرزشکاریش بە هەمەلانەکو ئێمە بیری بۆ شوێ فراوان دەبێت ئەم خەڵک ئەمەیە لێرە سفاتەکە دروست دەبێت سفاتە شارێکی سەربازی شارێکی عەسکەری بەواتای ئێمە ئەگە تای کۆمەڵە تایبەتمەندی کۆنکرێتی و گشتی هەیە لە مێژووە بۆ شار دیاری کرابێ مامەسا بە تایبەتی لە ئەوەی کە لە فکری مێژووە ئاماژەیوە لە ئەزمونونەکانە هەیە بۆ کرابێ بەگشتی ئەمێ پێم بڵێ تابن شار چییە سەریکە بەگشت لە شارە سەریکە شار لە چەند گەڕێکێک پێک دێت گوندێنێ گەڕێکی بیا چەند خانوگەمەیەکێک پێگە جوگرافی شار فراوانترە وەکو جوگرافیا قسە ئەەکە ئەمەیەک لە ڕووی کۆمەڵایەتیەوە توێژی جاجای تایە مەسەن لە گوندا تەنیا خەڵکی ئاژەڵدار و جوتیارەیە لە شار نەخی ماوەسەر باسی کرد لە شارە مەسەرەن خەڵکی دەوڵەمەند هەیە پیشەوەر هەیە کاسبکار هەیە مەسەرەن کۆیلە هەیە جەنگاوەر هەیە هەنی خەڵکی جاجای تایە ئەمە ئەو لە شارە چەندین دەستگا هەیە مستڵێن فەرمانڕەوای شار هەیە دەستگای ئاسایش و دەستگای ناوخۆ هەیە دەستگای باج و کۆکردنەوەی باج و داهات هەیە بۆ نمونە لە سیستەمی ئەمڕۆدا تەواوی ئەمانەی بەڕێزی ئێمەی بۆکەی ڕەهەندە مادیەکەی ڕەهەندە معنەویەکەی شار ئەوەی تایە سێکە چی پیشەوە دروست دەکات فکر مێشک دروستیەکات چی داتاش ئاسگەر جیاکاتەوە مێشک جیاکاتەوە کەواتە ئەگەر لە ناو شارەکەدا خەڵکی خوێنەوار هەبێت خەڵکی ڕۆشنفکر و ڕۆشنبیر هەبن خەڵکی تێگەیشت و زری هەبن ئەم شارەوالی ئەکا لە یەک شارە بۆ نمونە مەسەرەن ئاسنگەر هەیە دارتاش هەیە بەقاڵێ پینەچی هەیە بۆ نمونە ئێستا شایکی وەکو لەندەن لە شارێکی وەکو مەسەلەن سلێمانی جیازی چییە لە شایکی وەکو لەندەنا بۆ نمونە لێرە قەزیێک گەورەبوون نییە خۆ بێ بەراوردێکێن ئێستا تۆکیۆ 20 ملیۆن کەسی تایە پایتەخت شارە 20 ملیۆن کەسی شارە بەڵام لە هەمان کاتە ئەنکەرا 2 ملیۆن کەسی شاریشە پایتەختیشە بەڵام جیازیان چێ لێدەدا جیازی لە زۆری خەڵکیان نییە لە فکری خەڵکەکەیە مەسەن لەم شارەیە خەڵکی زۆر تیاابێت خەڵکی چی بە ئارەسەی جاجیە خەڵکی جەستەیی خەڵکی زری تیاابێ شارەتی گەشە بەڵێ ئەوەی دکتۆر کەیوان ئاماژەی پێکرد مامۆستا عەبدولخالق خالید یعنی شار فەزای گشتی دروستەکە یعنی زۆربەی پێکاتەکانی شار وەکو باسی کرد گەڕک و بیناسازی و پیشەوار سەنعەتکار کە دێنە شارەوە فەزایەکی گشتی دروستە بێت جیاواز لە گوند کە لە خزمایەتی خوێن و خێڵ و ئەمانە زیاتر لە ئەوە تەجاوز ئەکرێ کەواتە ئەکرێ بڵێن شار چی بە مێژوو بەخشیوە بەڵێکو ئاماژەمان پێدا دکتۆر ئاماژەی پێدا تەم چۆن شار هەموو چینەکانی تایکو پێماوتن تر ڕۆشنبیریە و چینەکانی ئاینیە و مەسەن ئەوانی تر هەموو ئەگرێتەوە پێشەوەرە ئەوانە چۆن ئەم شارانە ئەگە سەری مێژوو بکە ناپەڕەکانی پێشوو لە پێش زانەوە تاوکو ئەمڕۆ شارەکان جیاوازن لەیەک لە کۆنی شار وا بوو مەسەڵەن خۆی شارۆچکە بووە دوای لە بووە دوای بۆتە دەوڵەت شار بۆچی پیاوتە دەوڵەت شار باوە ئاماژەش بۆ دەم لەبەرەوەی مؤسساتی بووە بەڵام ئەوە پێش مؤسساتی نەبووە ئەوانە سەرۆکۆزێ بردوێتی بەرەوە دەوڵەت شارەکان پاشاکان بردویان بەرەوە چینەوە سوکراتەکان بەڵام بە پێش ئەوەی ڕۆڕۆی مێژوو شارەکان تەبان جیاوازیان هەیە لە کۆنیشەوە تاوەکو ئێسەکانە چەندی شارمانەیە لەوانەیە لە ڕووی پانتایی و جوگرافیەکەیەوە ڕوبەرەکەی بچووکتر بێ لە شارێکی تر بەڵام لە ڕووی پێشکەوتنەوە پێشکەوتوترە تۆ زۆر باسی ڕەوڕەوەی مێژووەکەی ئایا شار گۆڕانکاری لەناو ڕەوڕەوەی مێژوودا کرد لە ژیانی مرۆڤایەتی لە ژیانی مرۆڤایەتی ئەو شارانی ئێستا ناوی برن زیاد لە 100 شار زیاترمان هەیە کە لە ڕەوڕەوەی مێژوودا گرنگی خۆیان چەند نمونەیە کە زۆر مەسەلەن نمونەیە لەو شارانە کە کاتی خۆی چینەکان لە یۆنانەوە ڕۆشتن بۆ لە تاو ستەم و زۆرداری و لە تاو ئەوەی کە ناوچەکانان
هینێن نەبوو شێوی کشتتوکالیان نەبوو ناوچەکانی یۆناان ئاسێناوان مشتا خوددا خوشتی وایە کە چوونە دەرەوەی باکووریە فەریقا چوونە ڕۆژ ئاوایی یۆناان چوونە ڕۆژهڵاتی یۆناان چەندی شاریان دروست کردووە کە تاوەکو ئێسەکانش ئەوانە ڕۆلی گرگیانە مەسەر ناپۆلی هۆتا ئێسەکانش وڵاتێکی پێشکەوتو کە ئێسەکانە سەر بە دورگەیەکە سەر بە ئیتالیایە ئەوە ئەو کاتی خۆی ئەو چینەکانی سێم کە لە دەوڵەتە شارەکانی ئاسینەوە ئەسپارتا بوولەوە کۆچیان کردو لە تاوستەم و لە تاو ئەوەی کە شوێنی کشتتوکالیان نەبووە شاری ترمانەیە میجارە لەسەر دەریای ڕەشت بیزانتیۆم سەرەکەت بیزانتیۆم دوایی چی دەرچوو ئەوە بووکە ئیمپراتۆرێتێک دوای دەرەچێت بێزەتیەکان ئەمانە بۆچی وایە خۆ شاری تریشە بووە خۆ هەر لە چاوانە و گەورە تریش بووە لەوانە پێش ئەوانی دروست کراوە بەڵام ئەمان لایەنەکان مەسن لا ڕۆژبیرەکەی لایەنەکەی کۆمەڵایەتەکەی پیشەوەرەکەی ئابوووریەکانە هەموو ئەمانە وای کردووە کۆبۆتەوە بە پێی ئەو کەسانەی کە لەوێ بوون سەرەکەینە پێشکەوتێکی ببینەوە مەسەن کاتی خۆی با بڵێن لە شارێکی بڵێن لە بەرەتانیایە یا بەڵێن لە ئەڵمانیا سەرەکەی لە چەندین شاری گەورە پێکاتون لە سەدەکانی ناوەڕاست و پێشتریشە بەڵام سەرێکی چەند شارێکمانەیە نمونەی ئەوانە بێ بۆچی ئەو شارە لە مێژووە زۆر باسەکرێ شارەکان تر باس ناکرێت ئەو شارانە پێشکەوتوتر بوون لە هەموو بوارەکانە پێشکەوتوتر بوون لە شارەکانی تر کەواتە کێ وای کردو پێشکەوتو بێ فکرەکەیە یەکێک لە سیماکانی شار بریتە لە ململانێ کۆمەڵایەتیەکان و دروستبوونی ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانە لە شارە بوون. ئایا تا چەند ئەمە هێز ئەدا بە شار و تا چەند ئەمە لەگەڵ مێژووە دوالیزمەیەکی پێکەوەی دروستەکەن کێ ئەوانەیە ئەو بزوتنەوانە دەکات غێر ئەو کەسانن کە خاوەن فکرێکن جیاواز لە کەسانی تر جیاواز لە چینەکانی تر ئەم خاوەن فکرانە دەبنە هۆی ئەوەی کە بزوتنەوەیەک دروستەکەن جاتە بزنەوەکە هەچ بوارێک بێت جا سیاسیە ئاینیە کۆمەڵایەتیە هەر بزوتنەوەیەکی تر بێت کە دروست دەبێت ئەو جۆرە کەسان دروستەکەن ئەو جۆرە کەسانە ئەگەر لە شارەکانە زیاتر بن واتە ژمارەیان زیاتر بێ فکرێکی زیاتریان هەیە ناو خەڵکیەوە دەبنە هۆی کە بزنەوەی دروستەکەن بۆی گۆڕانکارێک لە ناو شارەکانە ململانێ ئەمە هەر بۆ ململانێ کۆمەڵایەتیەکانی شاریش ڕاستە کە هەڵبەت کە ئەڵە ململانەی کۆمەڵایەتی تەواوی ڕاهەندەکانی جیاوازەکانی طبعا هەموو بۆ هەمووی تاسیری هەیە بۆ هەموو شیوکوێک وایە بەڵام با پێێنە سەرەوەی کە بازان لایەنە عیلمیەکە مەسەن چەند کەسێک لە با بڵێن نە کەسێک لە ماوەی چەند سەدەیەکە چەند کەسێک دەرەکەون لە شارەکە لە ڕووی عیلمی و ئەمان دەرەکەون سەرەکی ئەمانە وا دەکە کە کاریگەریان هەبێ لەسەر چینەکانی تر بۆ چونکە ئەوانە لە ڕووی عیلمیەوە هەر بوارێکی عیلمی بێ کاریگەری خوان هەیە ئەم جۆرە کەسانە وا دەکەن ئەو شارانە ناوبانگێک دەکەن بۆ خۆیان ناوبانگێک بۆ خۆیان دەکەن ئەمە وای کردووە کە ئەو شارانە لە مێژوی مرۆڤایەتیە بە شارێک بێ جیاوازە شارەکان تر باسکرێ ئەمە یەک و دوان نییە ئەمە زۆر ئەو شارانە مەسەن بۆ نمونە بۆچی زیاتر باسی ئاسینا دەکرێت بۆچی زیاتر لە سۆمەرەکانە باسی ئور دەکرێت خۆ لەکی ششمانە ئاباشمانەیە و لارساشمانەیە و بۆ باسی ئور دەکرێت لەبەر ئور زیاتر شارێک بۆ پێشکەوتوتر بووە لە چاو شارەکان تر خۆی دەوڵەتە شار بووە هەر تابعی دەوڵەتی سۆمەری بووە ڕەهەندە قوڵەکانی پێشکەوتن لە چیایە لە ناو دووکەوانە تۆڵی ئور پێشکەوتوتر بۆ لەوانەی لەگەش و لارسا لە ڕووی سەربازی لە ڕووی ئابووری لە ڕووی سەقافی لە ڕووی ئاینیەوە کە پەرزگا گرگەکان هەمووی لێ بۆکە خوداوەند ئیلیان پەرستووە لە هەموو بوارەکان لە شارەکان تر پێشکەوتوتر بووە بۆیە باسی ئور بەڵام کارکتەری ئەم پێشکەوتنە کەسەکانن مرۆڤەکانە کەسەکانن بەڵێ تەنانەت ئەوانەی بۆشیان ڕەخساوە حتا تەنانە پاشایان حکومڕانی ئەویان کردووە بۆیان ڕەخساوە مەسەن ئێمە سەرەکی هینمانی ئەوەی یەکەم کەس یاسای داناوە لە مێژوی مرۆڤایەتیە 100 ساڵ پێش حەمورابی ئورە پاشا ئور لەکوێ دانیشتووە ئورنموو لە شاری ئور دانیشتووە سەرێکی ئەو پاشایە کە یاسەکانی دانا دوای حەمورابی بابلی دێت پرێوی پێدەدات سەرێکی شاری ئور لە چاو شارەکانی ترا پێشکەوتوتر بێ بۆ باسی لەکش ناکرێت ئەکرێت لە بوارەکان ترا بەڵام کە دێنە سەر یاسا باسی ئور دەکرێت بەڵێ دکتۆر کەیوان تا چەند ئەو تێژوو تیۆریانەی کە مێژوو نووسەکانیان فەیلسوفان و بیریارانی بواری مێژوو لەسەر شار و شارستانیت کردویانە تا چەند شارەکانی ئێمە ئەکەوێتە ناو ئەو تێژوو تیۆریانەوە بەڵام ئەو پرسیارە ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە تۆش ڕوونکردنەوە بوو وەڵامی پرسیارەکەشم بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کوروەردەگرین و دەگەڕێنەوە لاتە جارێکی تر سڵاو دکتۆر کەیوان بەر لە ناوبڕەکە پرسیاری ئەوم کرد تا چەند شارەکانی ئێمە ئەکەوێتە ناو ئەو تێژوو تیۆریانەی یا و بۆچوونانەی ئێوە کە دێن لە ناو گەنجینەی مێژووە کۆمەڵی نمونەی زیندوو باسەکەن تا چەند ئێمە جێگەمان بۆتەوە لە ناوانە جا من ئەگەر ئەو پرسیارم بیر نەچێتەوە دوای بخیتەوە زۆر سوپاس دەمشکە بەڕاستی ئەومانە خەریکین لەم تەمەنای وردەوە دەشتمان بیر دەچێتەوە ئەمە وەڵامی شتێک بۆ تۆزی قسەن کە عەبدوڵخالق بکەم و پێم خزمەتی زۆر بینەرانی بەڕێزیشەکە
شاری ئیسپارتا ئەسینێک گونمون نەبێنەوە کە باسی بەڕێز بە شاری ئەور و شاری ئەریدۆی کرد لە شاری لای سۆمەریەکان ئەمە بۆ مێژ زۆر گرنگە بۆ خەڵکی زۆر گرنگە خەڵکی ڕۆی ئێمە لەمە تێبگا بەڕاستی ئەویش ئەوەیە ئەو ئەسکەندەری مەقدۆنی کە بەرەو خۆرە هەڵات دێت لە ئەسیناوە دێت و دوجار سەرباری وڵاتێکی کەوێنانە ئەنادۆڵ کە تورکیا ئەمڕۆیە و کوردستان و عێراقی ئەمڕۆ ئێران و هەتا شام کە سووریا و لوبنان و ئوردن و فەڵەستین و ئیسرائیل بە میسرەوە داگیری ئەکات و ئەسکەندەرە دروستەکات لەسەر ڕۆخی دەریای ناوەڕاست دە باکووری وڵاتی میسری ئەمڕۆ بە هێزی جەنگاوەری سپارتا ئەم کارە ئەکات جا سەیریکە بەڵام بە عەقڵی ئەسینی دوجار ئەو هێزە جەنگاوەری ئیسپارتا توانی بۆ ماوەی نزیکەی 150 ساڵە کۆنتترۆلی خۆڵاتی بۆ قسە لەسەر هێز و بازووە شتێکی تەگاربەتین بێ بەم هێز و جەستە و جەنگاوەرە ئازانی سپارتا و بە عەقڵ و مێشکی و پلان و بیرکردنەوەکانی خەڵکی ئەسینا ئەسکەندەرە بکارەی کرد باشە دوجار ئەم هێز و جەستە و بازووە یۆنانی ئەسپارتیە ئەسینای ڕزگا کرد لە چوارچێوەی ئەسینا و یۆنانی گریکی کۆن بەرەو خۆرڵات هێنای دوای خۆڵاتی ناوەڕاستی گرت دوای ئەسکەندەری مەقدۆنی بوو بە خاوەنی میسر و سۆدان و شام کە 5 دەوڵەتەوە عێراق و تورکیا ئەمڕۆ و کوردستان و ئێرانیش جات پرسیارەکەمەیە بەڵام دوجار ئەم هێز بازوە شکست دەخوات بۆ بەرەم هێزێکی ترە ئەوەستەیە کە هێزی ئەشکانیەکانە لە قۆناغی دواتردا و ئەویش هێزێکی شەکر و ئازان ئەم هێزە بەرەو ناوچوونەدات بەڵام ئەو یۆنانی هێڵەتەوە داهاتوو و ئەم ئەزبوونی یۆنان لە قۆناغی دواتردا سوودی گەورەی لێ ئەمیدرێت بۆ شارەسان بۆ پێشکەوتنی شارەکان ئەسینایە فکری ئەسینیە فکری یۆنانە دیموکراتیەتە کەمڕ لە ئەوروپایە ئۆروپیەکان شانزی پێوە ئەکەن و ئێمە تا ئێستا عەوداڵی دیموکراتین و تا ئێستا لە هەرێمی ئێمەدا نییە پرسیارەکەمەیە کەواتە جەستە و هێز و بازوو لە قۆناغەکە کۆتایی پێدێت و کۆتایی بەرە سەڵاتی شارە هێنێت بەڵام ئەوی ئەمێنێتەوە بۆ مێژوو بۆ داهاتوو بۆ ئەجی بۆ نەوەکانی داهاتوو و شانزی پێوە ئەکات و بەردەوام لەگە شکردنایە عەقڵ و بیرەکەیە تا بۆیە پرسیارم لەکردی کەواتە دوجار باشە شارەکانی خۆمانم بۆ بخەناو ئەمانەوە شارەکانی ئێمە بەداخێکی گرانەوە ئێڵێ تا ئێستاش بۆ مانافەرسەتەکەی شار نییە سلێمانی ئەمە تۆمەت نییە تۆ دروست واقعیت بۆکەم واقعانی خۆ تۆمەت چێکاکە واقعەکە وایە بەسمەیە تۆمەت نییە بۆ مێژووی شار بوونی ئەمە ناخی جازم واقعەکە وەسەوەن بڵم سلێمانی ئێمە لە 1960 دروست کراوە باشە 200 ساڵ شارێکی بەستە تازی ئێمەیە و بە شازینەکە جانسەوە تا ئێستا باشە بەڵام سلێمانی ئەگە بەراورد دیکەین 20 ساڵێکە سلێمانی سینای شاری بەخۆ بینی و پێ شار نەبووە لە زمانی محموودە سلێمانی دێکی گەورە بوو بەس تۆ پێ دوایە سولەیمانیە نەک سلێمانی بەڵێ عام قساکەم لێرەدا بینە بیرکەم بڵێ لە ڕاستە وشەکە سولەیمانیە ئەمە نمونەی سلێمانی دێنایە بۆ شارەکانی تر حەکە هەولێریش هەولێر تاوەکو ساڵانی دوای جیانی دومیش هەر لە قەڵاو تۆزەتافی قەڵا پێکات بکاک یعنی ئەو پێوەرانەی کە ئێوە زۆر لەگەڵ مامۆستا عەبدولخەیدا جەختان لێ کردەوە لە دەوڵەتی سۆمەریا دەوڵەتە شارەکانی یۆنان ئەسینا ئەسپارتا ئەمانی لەناو مێژوان ئەتەوێ یعنی بڵێ ئەو بنەمایانی کە لەو شارانەدا هەبوون ئەوەی کە شاریان بەهێزکرد و شاریان بەرەو پێشبەچوون بردووە لە شارەکانی ئێمەدا بوونیان نەبووە بوارم بە دراوسی ئێمە ئێرانە ئەگە بەراوردێکی باشە ئەگەر بەراودی کەم باسی ئێستا ناخواست 50 ساڵ پێشەکەم نوی سەر بێژستە بوارم بە ئەگەر بۆ بزانین ئەو شارستانی بۆتە شار بەڵام باسی 50 ساڵ پێشەستە بۆکەم بەراودی کە بەشکێ بە شارەکانی شیراز و ئیسفەهان و تەبرێز و تاران شار نەبوو بەراودی بە سنە شارترە لە 50 ساڵ پێشەستا تا سولەیمانی با پرسیارێکی کە بکەم بوارم بە ئەمەوێ ئاخر تێنە پەڕێ وەڵام دکتۆر یعنی با پرسیارەکە پێ دوان نییە زۆر جار کە ئێمە ئێستا باسی دەوڵەت شارمان کرد لە یۆنانە هەرچەند تۆ تێبینیت لەسەر وشەکەشەیە کە بە هەڵاتووە بەڵام پێ دوان نییە بنیادی شار و پێکاتەی شار و پێشکەوتنی شاریش بەشێکی پەیوەندی بە بوونی قەوارەیەکی خۆهینەوە هەیە خۆماڵیەوە هەیە کە ئێمە لە مێژووی نزیکان نەمابوواتە دەوڵەتمان نەبووە جوان وارم بە ئەخەم ئەلێرە لەگە نەشتستانی کووردا ناکۆکەم کە خۆم کوردم شانزی بە کوردونی خۆشمەوەکەم ئەگەر سۆمەریەکان کورد بوون لە کوردستانەوە هاتوون توانست خالی باسی جۆرجۆماسی کرد توانین شاری ئەریدۆ ئەور و لە گەش و کێش و ئۆرمان دروست بکەن
ئەوما دروست بکەن کە شاری مزیندوی سۆمەرین و هەتا شاری ئور بە جۆمەنایەوە کە مەڵبەندی یاسەدانە لە مێژودا شاری ئورە باشە ئەی بۆ لە کوردستانی ئێمەدا شارێکی ئەو شێوەمان نمونەمان نییە باشە خۆ شاری ئەربائیلە کۆنتە لە شاری ئووری سۆمەری خۆ شاری کرخا کۆنتە لە شاری ئەریدێ سۆمەری کە کەرکووکی ئێستا ئاکا بۆ نمونە باشە خۆ شاری ئەکت کاکەدە باشووری شاری بەغای ئەمڕۆوە پەتەختی ئیمپراتۆریەتی ئەکەدی بووە لەسەستی گوتەکان سوتا و تاڵان کاول کراوە باشە شاری کەرخاگە بەراوردی کەم بۆ ڕۆژگارە مێژویە شار بووە ئەی بۆچی ناگاتە شاری ئەکەدی و ئەو ئەمانە بۆیە پرسیاکەوەیە بۆی لێرەدەکە سۆمەریەکان لە کوردستان نەهاتوون چکە شارەکانیان لە شارەکانی ئێمە دەوڵەمەندترە گەورەتر شارەکانیان ینی بەهای شاربوون لەوانە زۆر گەورەترە بەڵێ ئێستا دکتۆر ببوورە مامۆستا عەبدولخالید شاری سلێمانی کە بنیاد نراوە بە شێوەیەکی گشتی و ئێوە توێژینەوە و نووسینتان هەیە لەسەر ئەو شارە تا چەنە یعنی کۆکی لەگەڵ ئەو ڕەخنانەی دکتۆر کەیوان باسیەکە کە لەسەر شارەکانی ئێمەیە فعلان هەندێکشی منطقیە کە لەبەر ئەوەی کە ئێمە بە بەراوردکەین بەو شارانێتر کە هاوکاتی یەک دروست بووین و ئەوان پێشکەوتونیەوە نەمانتوانێت پێشکەویت تا چەند یعنی ئەمە یعنی لۆژیکی تایە ئێمە قسە لەسەرەوە بکەین کە بڵێن شارەکانی ئێمە هێشتا لە ڕووی شاربوونەوە پێ نەگەیشتووە. بەڵێ سەرەتا دکتۆر ئامۆژ بێدا هەندێک شتێک کە هەیە باڕوونی کردن مەسەن ئێمە بێزەڵتمان هەیە ئێستا مەسە سلێمانیش بێزەڵت و ڕۆمان هەیە ئیمپراتۆریەتی ڕۆما لە ڕووی سەربازیەوە زۆر پێشکەوتوو بوو هەتا شنگال و هەتا ئەمە تقانی دەگەت و لەگە ساسانەکانە شەڕانە کرد و لە باکووری فەریقای شوێنە گەڵ و شاری کارتاژ ئێستا پێدەڵە قرتازنا لە تونس و بەڵام بێزەند کە پێ دەوترێ ئیمپراتۆریەتی ڕۆمای ڕۆژهەڵات دوایی بە بێزەند ناسرا ئەوە بۆچی ئەو بێزەند ناوەکەی ماوە ئیمپراتۆریەتی ڕۆما بەو شێوەیە ناوەکەی نەمایەوە لەبەرەوەی ئەوە ئیمپراتۆریەتی بێزەند لەبەرەوەی لە ڕووی ڕۆشنبیریەوە زۆر پێشکەوتووتر بوو لە ڕۆما خۆمان نەزانین چەندین فەیلسوف و بیرمەند هەبووە لە ئیمپراتۆریەتی بێزەتا کە دروست بوون وەکو مەسەلەن ئەوانەی کە پێشتر ئەریستۆتالیس و ئەفلاتون و ئەوانە بۆیە ئەوە مایەوە و ئەوان کتێبخانەکانیشان هەمووی پاراست هی بێزەند بەڵام سەرەکەی ئەوەی کە ڕۆمان سوتا نیان پاراست نیرۆن کە چوو داگیری کرد ڕۆمان سوتا ساڵی 1976 زانی سوتانیان باشە ئەمە لێوە دێن دەوڵەتە شارەکانیشمان باس کرد ئەوەی کە سەو مستەڵەحات لە ناو کورد هەروە هاتووە کە باسمان کرد ئێستا دێنە سەر ئەوەی کە جەنابەت دەڵێ شاری سلێمانی تەبعاً پێشتریش هەبووە لە پێش زانیش ئەو شارە هەبووە من ئاماژە پێداوە لە ئاوەدانی تیا بووە ینی بەو ستایلەی شاربوون و سلێمانی شار بووە هەروەکو ئارکیۆلۆجیەکان شوێنواناسەکان باسی دەکەن لە پێش زاین هەزارەی دومی پێش زاین باسێکە شارێکە بۆ کەوتبووە نێوان ڕێگەی بازرگانی بڵێن ئاشوورەکان کە لە ناوچەی نێوانە بوون و دەربەندی بازیان و هەمەدان یعنی سلێمانی کە پیاوتە سیلۆنا کەوتبووە ڕێگەی بازرگانی دەربەنی بازیان و شاری هەمەدان کاتە پیاوت و ئەکباتانی پایتەختی میدیەکان باشە تەمان لەو کاتانەش ئارابخامانەیە ئەوە ناوچی کەرکووکی ئێستاە گوتەکانی لێبوون ئەوان شارستانەتەکان بەو شێوەیە نەبووە باسێکی زۆرە من ئەوە بۆ دەرفەتێکی ترە گوتەکان لەبەر هیچ شوێنەوارێکیان بەجێ نەماوە کە نووسینی تێدا بێت نووسینیان نێشتوە کوپیان بەجێشتووە شتیان بەجێشتووە شوێنەواری ئاسانیان بەجێشتوە بەڵام نووسینیتیانێ بەڵام سەرەکی سۆمەرەکان و بابلیەکان و ئەکەدیەکان و ئاشوورەکان نووسینیان بەجێهێشتووە باشە ئێستا دێنەوە سەر سلێمانی شاری سلێمانی کە ساڵی 1970 ئەگەر بیر نەچێ ببوو لەبەر لەوەی ئەو پرسیارەم لە دکتۆر کەیوان کرد یعنی ئەمەوێ قسە لەسەر ئەوکەی تا چەند ئەو ڕێسا ئەو تیۆر و تێزانی کە بیریارەکان یا مێژوونووسەکان بۆ بوونی شار هەیەە تا چەند شارەکانی ئێمە ڕنگدانەوەی ئەوانەیان تێدایە ئەکرێت لە ڕێزی شارە پێشکەوتەکانی تراحسەمە ئەوەش باس مەسەر ئەوە بابزانین سلێمانی کە جەنابە پرسیارەکە لەوە پێشکرد لەسەر شاری سلێمانی تاوان ساڵی 1970 بنیاد دەنرێت سەرای سلێمان و معسکەرەکە لەگەڵ دوکان و بازار و ئەوانە بنیان دەنرێت بۆ ئەوەی کە پایتەختەکە لە قەلاچوانە دێ بۆ سلێمانی ساڵی 1970 خۆ نابێ بێنە شوێنێکی بەتاڵەوە ئەبێ ئەو شوێنانە هەبێت باشە ساڵی 1970 سلێمانی دێت دوکان و بازارەکان میدانراوە مزگەوتی گەورە بۆ دوای مزگەوتەکانی تر دروستەکرێت و اینجا هەندێک شوێنی دروستەکرێت و معسکەرەکە لە 1970 کە سەر دەبۆکە من بۆیە بەسەرعی باسەکەم بۆ ئەوەی باسم کردووە لە شوێنێکتر دێنە سەر سلێمانی بابزان سلێمانی ئایا دەچێتە سەر شارێکتر سلێمانی زۆر نزیکە سەردەمی دروستبوونەکەی وەکو لە چاو شارەکانی ترا مەسەن لە چاو سنەیە لە چاو شیرازە لە چاو شارەکانی تری مەسەن وەکو ئامەدا
و دیار بەکرێکی پێ دەڵێن و چەندین شایتر با باسی بەغدا ئەوانە نەکەیت شاری سلێمانی کە دادەمەزرێ تاوان ئێمە دەزانین ئەوانە میرانی بابانە میرانی بابان کە حکومڕانیان کردووە ئێمە دەزانین دائیمەن کەوتبوونە ژێر فشاری دوو دەوڵەتەوە لەو لاوە دەوڵەتە قاجاری دەکە واشنۆنیش زۆر دەستێمانی دەکەوێت و شارێک ئاخر ئێستا من ڕوونێک تەختی دنیا ڕوونێکەکەینەوە ئێستا ئەوان ئێمە دەزانین کەوتبوو ژێر فشارەوە سلێمانی کە پایتەختی منیشتنیوە فشاری دەوڵەتی قاجاری لەولاوە فشاری دەوڵەتی عوسمانیش لەبلاوە هەموو دەزانین نەک سلێمانی بەڵکو منیشتینەکانی تریش هەموو کەوتبوونە ژێر فشارەوە تەمان منیشتنیا دەڵال کۆتۆژێ فشاری دەوڵەتی قاجاریش و دەوڵەتی تۆ تێ وەڵامی و پرسیارە بیتەوە کە من لە دکتۆر کەیوانم کردایە مەسلەی دەوڵەت و دەوڵەتداری دەوریەوە هێزی بێگانە و هاتی بۆ ناوچە کاریگەریە بۆ لەسەر بۆ ڕوونەکەمەوە پەلم لێ نەکەیت باشە شاری سلێمانی بەردەوردەوەی بەرەو پێشەوەچێ دوایەوە ئەوەی کێ دێتە ناو سلێمانەوە کە مێژوەکەمان بۆ ئەژێڕێتەوە گەڕیدەکان دێن یەکەم گەڕیدەکە دێت سلێمانیەوە پێش ڕیز بە 8 ساڵ سیرۆفین کارلستینە ئەوە ئەرمەنی نەژادە ساڵی 1912 دێتە سلێمانەوە کە باسی سلێمانی دەکات ئەوە مێژۆکان بۆ منوچێتەوە خۆ کەسی تر نەبوو مێژۆکە بنووسێتەوە هاتوو باسی سلێمانێک لە شارەکە بەو شێوەیە پێشکەوتووە ئەوەی تا بازارێت تا پیشەوەری تا پیشەوەرەکان ئەوانن حکومڕانێکی وێنای شاری بۆکە وێنای شاری بۆ کردوین تەبان دوایەوە ڕیز دێ تەبەن ئەو ئەرمێنەکە کەمتر لە سلێمانێتەوە ڕیز ئەمێنێتەوە لە سلێمانیا پاشای محمود پاشا ئەوانە دەبینێ ڕیژش باسی پێشکەوتن نکات حتا تەنانەت ڕیز دەڵێت چی ئەلێ هەندێک شوێن هەیە مەسەن وەکو حەمامەکان یا هەندێک شوێنی تر هەیە لە سلێمانیا بەڕاستی ئەلێ من ئەو شوێنانم لە مەگەل لە شوێنانی تر بینی بێت ئەوە پێشکەوتو بووە واز لەوە بێنە دوایەوە چەند کەسێکی تر دێت گەڕیدۆشت دێنە ناو شاری سلێمانیەوە مەسە فرێزر ساڵی 1934 دێتە سلێمانیەوە لە ڕۆژهڵاتی کوردستانەوە دێت لە منتەقەی ورمێوانەوە کە دێت ئەلێ ناڵە دوکان تامان ئەلە شاخی پیرەمەگرۆن کە دێت لێوە دێ ئەڵێ شارێکم بینی وەکو بڵی هینە زۆر سامناک بووە دوایی کە چوم لەگە پاشای قسەم کە لە سەرای سلێمانی میری بابانە ئەلێ سەرەکە می زۆر بێتاقەت بوو لێم پرسی بۆ تاوان دیارە تەرجەمەشتووە ئەلێ لەبەرەوەی ئێمە 3 ساڵەمەوە پێش گرانیەکمانە بوو پێش گرانیەکە دەوڵەتی قاجاری هێشی هێناسە سلێمانی و زەرێکی زۆر لێدان کەواتە ئەمانە نیانێشت و ئەم شارانە پێشکەوێت چ دەوڵەتی عوسمانی چ دەوڵەتی پرسیارم ئێمە چوونێتە ناو ڕێسای شارەوە چەند جارێک پرسیارە اینجا دێنە سەر ئەوەی ئاخ بابزانین ئایا سلێمانی تەمانەمە کەوتە چیوە کەوتە ژە فشارەوە ساڵی 1950 منیشتنی بابان دەڕوخێ بەدەسیسەی چەبان دەوڵەتی عوسمانی وانە وەرە سەری کە مارک سایکس ساڵی 1990 دێتە سلێمانی ئەم پیاوە 1990 ئەو کاتە سلێمانیش دەسەڵاتی چیا بۆ دەوڵەتی عوسمانیدا بووە ئەڵێ ئەو پیشەوەریی ئەو تفەنگانی من دەیبینم لێرە دروست دەکرێت ماوزەر و هەندێک شوێنی تر مارک سایکس دەڵێ و هەندێک پیشەوەریم بینیوە لە سلێمانی ئەمەی من بینیمە لە چەند شارێکی کەما من ئەوەم بینیوە بەتابەتی لە ئەستانە و لە شیراز ئەو شوێنانم بینیوە کەواتە سلێمانی لەو کاتانە ئەگە بەراوردی بکەی بە دواتر ئەو کاتانە سلێمانی پێشکەوتوتر بۆ کولێ ئێسەکانەیە جۆگرە بۆچی لەبەرەوە سێرەکە ئێسەکانە شتەکە وازە حمەسەنان باسی ئێستا ناکەین لەو کاتانە چەندین پیشەوە لە سلێمانیا بووە لە سلێمانیەوە سێریکە جوڵایی بەرهەمەکانی جوڵایی تەونسازی بەرهەمەکانی سابوون لە سلێمانیا دروست کراوە قەزازی و چەندین پیشەوتی بێژگە لە شتی کوشت و کاڵی ئەوانە بازرگانی سلێمانی وەکو گەڕیدەکان باسی دەکەن ئەلێ ئەو بازرگانی لە سلێمانیا کراوە مەگەر شارە گەورەکانی وەکو بەغدا و ئەستانە و ئەستراخان و ئەوانەیە بێت بۆ ئەلە سلێمانی مباشرەتەن بازرگانی هەبووە لەگە شارەکانی وەکو سنا بەغداد ئەستراخان کەواتە سلێمانی شارە لە ناو شارە گەورەکانی دنیا بەڵام بۆچی ئاوا بەرەو دواوە ڕۆشت هۆکار زۆر ئەمە تۆ هۆکارە مێژویەکانی باس کرد هێزە داگیرکەرەکانی ناوچەکە ئەی هۆکارە ناوخۆیەکان هۆکارە ناوخۆیەکان ئایا خۆمانەوە تا پیشەوەریمان زیاد کرد پێشمان خزم لەلانەی کۆمەڵایەتیە بوو بزوتنەوەی ڕۆشنبیری و سیاسی و فکری لەم شارە سەریان هەڵدا ئەی هۆکاری دواکەوتن هۆکاری چیتر بووە هۆی ئەوەی کە ئەم شارە بۆ نمونەوەکو دکتۆر کەیوان ئەڵێ نەمانتوانیوە شارەکان و بنمونە سێمایش بچێتە ئاسی ئەو شارانەی کە لە چوارچەوەی ڕێساکانی دروستبوونی شار بووندا هەبووە هۆکارەکەی ئەوەیە لە سەدەی بستەما حکوومەتی شێخ مەحموود دادەمەزرێ ئەم حکوومەتە ئەوەندە ماوەکەی نەبوو تا برۆ بدا بە حکومڕانیەکەی ماوەکەی زۆر کەم بووە نەیتوانیەوە برۆ بدات دکتۆر دوای ئەوە بەریتانیاش نیان ویستووە دەوڵەتێکی سەربەخۆ دروستکەن ئەوانەی کە مامۆستا خەڵق لە ڕمێژە تاوە بەڵام ئەبێ لە دنیا بین و سێشتەکان بکەین کاکە ئەمریکەکان کە لە ئەساسا خەڵکی ئەوروپان لە فەڕەنسا و بەریتانیا و هاتوون کەچەند بۆ ئەمریکا خۆمریکا 1970 سەرخۆ وەردەگرێت
و تا 1970 ملانی تا بۆ 100 ساڵ دواتریش شەڕی ناخۆ لە ئەمریکادا فەڕەنسا بەرتانیا دەست دەخەنە قەقی ئەمریکاوە تا 1970 ویلایەتە باشە یخۆ لەنێو ملانە سیاسی و شەڕ ناخۆیی ئەمریکاشدا واشنتن سیدنی نیویۆرک دروست دەکرێت و شیکاغۆ و سان فرانسیسکۆ دروست دەکرێت ئەم مێژووە لە سەدەکانی ناوەڕاستە کاکە 1000 ساڵ پێشەوە مێژووە بڕۆ سەری حەزارەتی شاری لەندەن و پاریس و میوشن و ڕۆما کاکە ڕۆما 470 پێش زین پایتەخت بووە بڕۆسی حەزارەتی ڕۆماکە ئەزانی کاگارام ئەک مشکلە هەیە ئێمە هەموو جارێک باشە ئەم پێشکەوتنانی ئەو وڵاتانی دنیا ئێمە کرێ پێشکەوتنی لۆکاڵی خۆمان جازم بەراوردکەین بۆ ئەمە لە دواوین بۆ ئەمە لە دواوین کسی ئەوە بکەین کاکە شاری قاهرە سەرەی سەرەی شەشی کۆچی دروست کراوە قاهرە 3000 ساڵ پێش زین منفەس لەسەر ڕووبارنی دروست کراوە لە شوێنواری قاهری ئەمڕۆدا نزیک لە شوێنی قاهری ئەمڕۆوە شار بۆ فەرعونەکان تیا حقوڕانیان کردووە واضح حقوڕانی فەرعونەکان مێژووە دیارە چیان کردووە فەرعون واضح بگەیتە چی لەمەوە تێ بگەیتە چی ئەسکەندەریە 1970 پێش زین دروست کراوە شارێک بووە نمونەی شار سەر دەریا دروست کراوە بڵێم چین بڵێن ئێمە ڕاست تێمانی شارە ڕاست سەڵتەمەنێتی ڕاست کات خلاص کرد لە سلێمانیە دەیان پیشەوەرە بووە بەڵام بەراوەم شارایتر ئێمە هیچ نەبووین ئەم پرسیارە مهمە بەراوە شارایتر بەراورد بە کاکە بەراورد ئەسینا هیچ نەبووین ئێمە بەرامبەر بە ئەسپارتا هیچ بەرامبەر ئەسکەندەریش کەم پێش زین دروست کراوە کاکە ئەبوو جعفەری مەنسوور شاری بەغا دروست دەکات لە سەدەی هەشتەمی کۆچی ئەگەر بەرزانیکەین کاکە لە بەغا جامیعەی تابێت حکمە هەیە باشە دکتۆر ببوورە دکتۆر منەمە یەکش بڵێم ئێمە بێ ئاڵا و بێ دەوڵەت بووبین ئەکرێ ئێمە دادگای مێژوو بوارم من ئیجازەم بە ئەم قسەیان تەواوە بەڵێ ڕاستە بەڵام خۆر ئەس من ئافرم بۆ برای پاشێ بابان لە کاتێکدا یەک میری کوردی شاد دروست دەکەم شاد دروست دەکەم من ئافرم بووی ئەگە بەراورد بکەین نمیشت ئەڵدانان شاری و پێی دروست کردووە پێشتر هەبووە بۆ نمونە نەبووتان دروستکردنەوە بەدان دروست کرد بۆ ئەگە بەراوردکەین ئافرم بە بەرەکان کاریان کردووە خاڕنێکی بە مێژی خۆمان ئەڵێم ئافرم بە بابانەکان وافرمۆ سلمانیان کرد بە شار و لە 200 ساڵ سلمانی بە چاوشارەکانی زۆر گەشەی کرد لە ئەمە لە بەراوردی ڕاستە بەڵام ئەمە لەمایە زۆر ڕاستە لەمایام لەگەڵ یام لە ساسەت بەڵام کە بەراوردەکەمە شوێنی تر بە دەوروپشتی خۆمان بە دنیای دەرەوە ئێمە زۆر دوا زۆر باشە کۆمنتیە بەڵێ من لەسەرەوەی بەڕێز دکتۆر کەیوان تەوە ڕوونکردنەوەیدا سەبارە مەسەنن چەند نمونەیەکی وەکو واشنتن و وەکو چەند شارێکی بەریتانیا ئەوانە ڕاستە لە شەری ناوخۆ هەبووە لە ئەمریکایە کە خەڵکەکە ڕاپەڕین لە دژی ئەوەی کە یەکەم جار ئیسپانەکانیان کردە دەرەوە دوایی بەریتانیەکانیان کردە دەرەوە ڕاستە ئەم شەڕی سەر بەخۆی ڕاستە شایر دروست کراوە بەڵام کوشتارێکی زۆریشی تاکراوە دوا کۆتوشتیا و هەتا تەنیا نەخۆشی گەورەش کۆتۆتەوە بەڵام دوای شەڕی ناوخۆ ئەمریکا داگیر نەکراوە ئەمە یەک دوو بەریتانیا قەت تا ئێستا داگیر نەکراوە دەوڵەتی ڕۆما بەس ئەو بوو سوتا لە لای نیرۆنەوە داگیر نەکراوە بێزەند مەسەلەن ئێستاکانە باسی ئاسی ناکەین فلیپی باوکی ئەسکەندەر کە هات داگیری کرد خۆ ناهەوە ئاسی نابێت بڕوخێنێ نێڕوخەن دوای ئەسکەندەریش کە هات خۆ مەکدۆنیشن مەودۆن کەوتۆتە باکووری هینەوە یۆنانەوە گریکەوە ئەسکەندەر هاو نەیهێشت یۆنان تێکومەکان بێ بڕوخێنە بەڵێ فراوانخوازی کرد ڕاستە بەڵام نێڕوخان بەڵام ئەو شارانەی ئێمە شاری بەخا کە داگیر کراوە خۆ ئەوش وێرانی تاکراوە بەڵام دوای ئاوەدان کراوەتەوە بەڵام دواتر فشاری بەسەر دەوڵەتی عەباسی چەند ساڵ حکمڕانی کرد بەختا بۆ خۆی پێشکەوتن بوو طبعا لە بەغداوە زۆر چوو بۆ شوێنانی ینی بەڕاستی لە بەغدا بەغدا خانەی وەرجێڕانی تاکراوە کاتی خۆی زمانی مەسەلە عەباسی بەیت الحکمەی تیا بوو بەڵام بورە مامۆستا عەبدولخای تۆ ئەم پاساوانە بۆ بهێنیتەوە کە ئەو بۆ نمونە ئەو ڕەخنانەی دکتۆر کەیوانە گرێ لەسەر شاربوونی شارەکانی ئێمە و سلێمانیش لە ناو شارانەدا ئەتەوێ بڵێ ئابم پاساوانە ئەم شارە هۆکاری ئەوانە بۆ دقیقە پاساو نییە ئەمە ڕوونکردنەوەیە پاساو جیاوازە من باسی سلێمانی ناکەم خۆکرێ بە کۆمەڵە پاسا و تۆ قەناعەت بە بەرامبەرەکەت ڕوونکردنەوە نایە بڵێ پاسا ڕوونکردنەوە چەند ڕوونکردنەوەیەک من ئێنمەوە باشە سلێمانی تەوانێ مەزانی کە زۆر تازەیە دروست بووە ئەو 1970 باشە ئەمە فشاری لەسەر بۆی ئەمازان هیچ کاتێ دەوڵەتی قاجاریش دەوڵەتی عوسمانی نانێتە پێشکەوێ باشە باسی منیشتنی بۆتان کرا کە پایتەختەکەی جزیرە بووە ئەوە دائما زەختی لەسەر بوو حتا دەوڵەتی سەفەوی کاریگەری هەبوو لەسەر منشتنی بۆتان بکە پایتەخت جزیرە حتا کە شاکاری کە باوان بۆ شاری خوێ لە کوردستانی ئێران شاعری بەگ دەیگرێت
قسڵ باشێک دادنێن شوێنەکەی باشە دوایەوە بەرەبەرە پەرە دەسێنێ لەگەم منیشینەکانی ترا کە پەیمانی پیرۆدانێ پەیوەندیە کاکو منیشینی هەکاری وان و ئەوانە تر بۆ ئەوی بێن دەوڵەتە دروستکەن لەولاوە خەریکە شتێک دروستە بێ سەرەکەی زلهێزەکانی و بەرتانە فەرەنسا مەسیحەکان هانەدەن لە منیشینی بۆتان و لەلاشە دەوڵەتی عوسمانی هانەدەن بەدەیان نمونەمان لایە لەسەرەوە کە باشە ئێمە ئەمە نەیکەین بەوە بۆ ئەوەندەم نەماوە من ئامانجی بەرنامەکە جەبا ئەو سلێمانی باسکرد ئەوە سلێمانی تەمەن دایمە زەختی لەسەر بووە دوای جنگ یەکەمی جیهانیش بەریتانیا نەیویستووە بێ شێوەیە باشە هەموو ئەمانە تۆ باسیەکەی لەوانەیە بڵێم دەرەنجامی شاربوون کۆمەڵە نەتیجەی هەبووە وەکو پێشتریش خۆتان باسان کرد لە دەوڵەتەکانی شارەکانی یۆناان لەوانەی سۆمەریەکانە هێزی چەنگاوەر بزوتنەوەی کۆمەڵایەتی بزوتنەوەی فکری سیاسی جوڵانەوە ڕۆشنبیرەکان تا چەند شاری سلێمانی ئەم هێز و ئەم بزوتنەوەی دروست کرد هێماکانی شاربوون ئەمانەی دروست کرد و دەرهاویشتەکانی ئەم بزوتنەوە سلێمانی مازین لە سەرەتای لە ساڵی 1990 کە حکوومەتی یەکەمی شێخ مەحموود دەڕوخێت حکومدارەکەی کە دەڕوخێت بەو شەر دەربانی بازانەوە لەو کاتانەدا چەند جەمعیەتێک لە سلێمان دروست بێت کەم جەمعیت لە سلێمانی جەمعیەتی وەتانی دروست دەبێت ئەم جەمعیەتە وەتانی داوای دەکەن داوای ئەوە دەکەن کە ناوچەی سلێمانی و ناوچەکانی تریش مادینانی هەولێریش بێنە سەری لەگەڵ سەرۆکۆزەکانە کۆبوونەوەیان کردووە بێت حکومدارێک بکرێت لە سلێمانیا سەربەخۆی بکرێت لە ژێر سەرپەرشتیاری بەریتانیایە بەڵام بەریتانیاوە ناکە دوایەوە چەندین جەمعیەتی تر دامەزە وەکو جەمال عەفاریێک کە لە ڕۆشنبیرەکانی کورد لە شاری سلێمانیا ئەوانەی کە پێشگەری شێخ مەحموودیان کردووە ئەوەی دوای حکوومەتەکانی شێخ مەحموود کە ڕووخاوە هەمووان پێشتر کەسانێک بوون کە زابط بوون تەنان هەندێکیان پلەی سەربازیشانە بوو خوێنەوار بوون لە ئەستانەی خوێنوانە ئەمی زەکیبەکە تۆفیق وابیە مستەفا پاشا یامورکیە یەکەم جەریدە لە سلێمانیا دەرەچێت ساڵی 1920 مێجەسۆر بەڵام نیانویستی و کورتکردن دەوڵەت مەلک فەیسەڵ کە هاتووە 1920 کە کردوانە بە مەلکی ئێران مانگی هەشتی 1920 بەرنامەکەم زۆری نەما باش وەلای دکتۆر کەیوان لەوانەیە قسەی بیگەیەنی خێرا تا ساڵی تاوەکو ئێستاکانی لەسەر بێ سلێمانی و بۆ هەموو شارەکانی زیاتر سلێمانی سەرێکی لە ڕووی کتێب چاپکردنەوە لە ڕووی ڕۆژنامەوە لە ڕووی جەمعیەتی سیاسیەوە لە پێش هەموو شارەکانی ترەوەی بەڵام پرسیار بکەین نا من لەقەڵ ئەو بۆچوونانی با پرسیار بکەین کێنێ هێشتا سەرانی بێتە شارێکی جوان بۆ نمونە کە خۆمان نەمانیشتووە بڕۆمێژی بابام بخێنەوە کاک خۆت دەستێژوان سەدەستە بەسەمە بۆ هەموو شارەکان هەمووی وایە دەبووە بوارە بە هەمووی وایە بزانە ئەگەمیرەکانی بابان نەبوونایە قاژاڵی عوسمانی سەنخسە شای سلێمانیەوە ئەمیرەکانی بابان لە بینی خوانە سرعیانەیە ئەوە ڕاکە وەستنە و ڕاکە بە بەغا بڕۆ بزانە وایە وانە بڕۆ مێژی بەستێ نازم خێرە مێژی خانشان بخوێنەرەوە مێژی بام بخوێنەرەوە بیرەکانی بابان بەردەوام لە کتێبەکە لەگەڵ یەکە بەلای باشا ئەوی ڕاوناوە عەبدوڕەحمان ئەوی ڕاوناوە بەردەوام لە نایە کاکە بەردەوام ئەمە بۆ هەموو کوردستان ڕاستە بۆ ئەردەڵان وایە کورە بۆتان بۆ سۆران وایە ئەسەن بابێ بڵێن با دواقعی لەگەڵ خۆ میلەتمان درۆنێک عینی ئێستا 2016 ئێستا چۆن سلێمانی مەواقعاتی ئەپەڕێ عینی حاڵە ئەوەندەی خۆمان ڕێما داکرابێت وڵاتەکەمانەوە داگەنا وڵاتێمەوە باوەڕت بێت ئیکە لەوە کارەکان دواقەتی من تا ئەمڕۆی کورد کە شاکەمان ناقەت شارێکی پێشکەوتوی دنیا و باسم کرد سلێمانی و واشنگتن بینیان زۆر نییە بۆ دروستکردنەکەی بینیان زۆر نییە خۆ لەوە شتێکی ناخۆ هەیە جەجات تۆ بوارم بە بەڵام ئەوەندەی خۆمان هۆکاری سەرەکی بووین بۆیە دوژمنەکانمان وەسەر شارەکانی خۆمان تا بەر دواکەوتنی بەرین بەڵام خۆی ئێمە لە مێژووی 25 ساڵی ڕابردوودا لە کوردستانە دوژمنمان نهێناوە بۆ سەر شارەکان چۆن نەماهێناوە کاکە چۆن نەماهێناوە بۆ تورکیاوەران بەرداوا حضوریان نیە لە هەولێر سلێمانیە چۆن نەماهێناوە کاگەڕامیان خۆ بەچەی خۆمانەوە کاکە بەڵێم تا ئێستش ئەنکەرە و بەغاوتاران کە دوژی سەرسەختی ئەمەی کوردن واقع و بڕاوەتەوە ئەمە بەڵام خۆت نهێنی ئەوە نانە سەرخاکی هەڵبەتەوەی توێڵێ لە حزوری سیاسی و لە حزوری سەربازی و هێزانەی بە نمونەیەنی تۆ لە مێژووە ئێمە پەلکێشی هێزەکانمان کرد ئەو کاتێک کو دەسەڵاتی بووە دەسەڵاتی حکومڕانی خۆی کرد وەک بابان و گەردان و قۆران وەک باتیدان حکومڕانی بۆ بیری بووە دەستگا دایری بووە ئەو کاتە ئەو هێزانە وایان کردووە قاتەڵی عوسمانی سەری ئەمەوە زاڵم و حاکم بە من تەمەن هۆکاری ناخۆی ئێمە ئاماژەشمان پێدا دکتۆر ئاماژ بدە هۆکاری ناخۆی هەیە بەڵام مەرج نییە هەموو کاتی هۆکاری ناخۆی بێتە هۆی ئەوەی کە ئێمە نەماتوانین پێشکەوین دەستی هۆکاری ناخۆیە کێشا بۆ لە ناو منیشتنی بابانە کێشا بۆ لە ناو منیشتنی بۆتانە ئێمە دەزانین ئەو کێشانە بۆ ئەوە شتێکی وازەها بەڵام هۆکارێکی ترمان هەیە کە دەستی دەرەکیمان هەیە دەستی دەرەکی نەک دەستی دووەلی ئەقلیم قاجاری یا سەفەوی دوای پێشتر دوای بۆ قاجاری فەڕەنسا و بریتانیا من پێشتر ئاماژەم پێدا مەسەلەن بۆ نمونە 1930 پاشای کۆرە سەربەخۆی ڕادەگەێنێ لەولاوە بەریتانیا فەڕەنسا یەن دژایەتی دەکەن
حتى ئەو پەیوەندی لەگەڵ محەممەد علی پاشای والی میسر دەبەستێ بۆی دەورت عوسمانی کە دەڕوخێن و شام دەگرێ سەرەکەی نییە لەوێوە ئەوان دژایەت دقیقا ئەگەر ڕخسەت یەک دو دقیقە دژایەتیەکەن بۆ ئەوەی سربەخۆی نەبێ بەدرخان پاشا سربەخۆی ڕادەکەێنێ بەرتانە فەڕەنسا گێچەڵی پێ دەکەن و مەسیحەکانی لێهان دەدەن مەسیحەکانی منتەقەی هاکاری وان باشە منیشتنی بابان مەسەلەن عەبدوڕەحمان پاشای بابان 1970 یەکەم جا دەبێتە پاشا لەلایەن کێوە سلێمان پاشا دوای سلێمان پاشای والی بەغدا کە دای دەمەزرێنێ دوایەوە زاناستەکە هەستینەتەوەی هەیە لای دەبات براین پاشا دایانێتەوە جارێکی تر تەبان دقیقی علی پاشا دێت علی پاشا سێرەکە ئەم پیاوە هەستینەتەوەی هەیە پەلاماری بەغدا دەدا بەقوبانەمی دەگرێت هەستینەتەوەی هەیە چی لە دەکا لەوە دێ خەڵکی تر دەکرێت وهروەها دژایەتیش دەکەن بە هەردووشیان عوسمانی یەک دقیقە عەبدوڕەحمان پاشا بەوەی هەستینەتەوەی بەرنامەکەم تەواو بۆ پەیامەکەت بگەێنێت ناتوانێت ئەوە بکە باشە ئێمە پاشایەکمانەیە ئاخر پاشای بابان ئەحمەد پاشای بابان خۆ هیچ کێشەیەکی لەگەڵ هیچ پاشایەکی ترا نەبووە باشە ئەم پاشایە بۆچی کە داوای سربەخۆیی کات و ئەوە شعرەکەی شێخ ڕەسا و نالی دیاریخەن مەجانێ من بیلم باشە ئەم پاشایە خۆ هیچ کێشەیەکی لەگەڵ میلانی بابانان نەبووە و حکمیشی کردووە ئاخر میلانی بابانە بۆچی دەوڵەتە قاجاری ئەحمەد پاشای بابان بەڵێ نعم محمد باشا نعم عبد الله باشا لدواي نا قربان عبد الله نا اخير كوتاي ده صلاه بابا باشانيه او قائم قامه زاني بوجه قائم قامه لبروي احمد باشا دواميري بابان هزار ورسوق من جا لان دوله عثمانيه دوله خبها وكاله دوله قاجاري عبد الله باشا برادر عبد الله باشا خوي سبب دوله عثمانيه بو صار دادن بو خلق كقسنه كدواي عثمان باشا دادن بلا خو احمد باشا لقى كسا حتى لقى عبد الله باشا براشا كبراي بو هيش كشي نبو اي بوچ روخانيان کەواتە لێرەدا هۆکاری ناخۆشێ هۆکاری دەرەکیش بەڵێ تا چەند ئەو بزوتنەوە کۆمەڵایەتی سیاسی و ڕۆشنبیریانەی کە لە ئێستایەوە ئەو جمو جوڵە سیاسی لە ناو شاری سلێمانیە دەرهاویشتەی ئەو مێژوەی ڕابردووە کە هەیە سەرباریەوە ئێوە تێبینی و قسەتانەیە لەسەرەوەی کە شاری سلێمانی بەهۆی ململانێک ناوخۆیەکان و زۆر جار بەهۆی پەلکێشکردنی هێزی بەگان نەک بۆ سلێمان بۆ هەموو شارەکان و بۆ کوردستانیش کەوە نەریتێکی حرەکەتی سیاسی کوردی بۆ وە کەوتۆتە ئەو هەڵەوە لە نێوان دوو هێزی گەورەی ناوچەیدا تا چەند ئەم حرەکە و بزوتنەوانە دەرهاویشتەی ئەو زەخیرە گەورانن کە لە ناو مێژوودا باسەکەن و ئەو توێژینەوانەی ئێوە باسان کردووە لەسەر شاری سلێمانی دەرهاویشتەکەی بینین لە قۆناغی ئێستادا هۆکارە ناخۆیەکان ململانەکان بەڕاستی هەبوو لە ناو سلێمانیە بۆ تا ئێسەکانش بەردەوامە ئەم ململانی ناخوانە دەبێتە هۆی کۆمەلگای سلێمانی یا با بڵێن خەڵکی سلێمانی بەش کردووە ئەم بەشەوە لەگای یەکگرتنێک دروست نەبێت کە یەکگرتنی لە شوێنێکا دروست نەبێت بەرەو پێشەوە ناچێت نەک لە سلێمانی لە سەرانسەری هەموو جیهانە باشە دێنە سەر ئەوەی کە سلێمانی ئەوە پرت بووە بەهۆی ئەوەی کە ئەو ململانە سیاسیانە هەیە و فشاری دەرەکیمان لەسەرە بەردەوام ئێمە ئێسەکانی ئێمە دەزانین وڵاتانی ئەمانە لە بایەخی شاربوونیان کەم کردوتەوە ئەیتەمان ئەیگە شاری یەکگرتنی تێدا نەبێ و پرت بوو بێت و فشاری ڕێکخراو نەبێ فشاری ئەم ڕەخنە بێ ویژدانی نییە تەنها بۆ سلێمانی بۆ هەموو شوێنێکی کوردستانی باشووری کوردستان ڕاست نییە دەکەن نەک سلێمانی باسی هەموو شوێن لە دەکەین لە دنیاە ئەگەرێک و ململانەی سیاسی هەبێ ئەو ململانە سیاسیانە حتا ململانە ڕۆشنبیرەکانیش هەبێ کاریگەری لەسەر خۆیە کاریگەری سەر هەموو بوارەکانی تریش دەبێت فشاری دەرەکیشمان لەسەرە و باوەڕش ناکەم هەموو ئاشکراشە هیچ دۆلێکی ئیقلیمی ناوێ نەک سلێمانی ناوێ هیچ شارێکی تەنانە گوندێکی کوردستانیش بۆ ئەم ناڕەزایەتە ناوخۆی ئێستا هەیە وەکو حرەکەتێکی سیاسی و وەکو جمو جوڵێکی جەماوەری ئایا ئەمە حاڵەتێکی نائاسایی ئەوکێتە ناو چوارچێوە ڕەخنانەی تۆیکەی یا ئەمە حاڵەتێکی ئاسایی و خەڵک داوای ماف و ژیانی خۆیەکە لە ناو شارەوە سەرچاوە ئەوانەی ئەگەر مێژوو بخوێنەوە ئەتر سەرۆکیش حیزبێک بێ هەش کەسێک بە ڕێکخراوەی بەشتێک بێ مێژووی کورد بخوێنێتەوە مێژووی جیاب بخوێنێتەوە جا مێژووی تۆ بخوێنێتەوە نایەت ئاوا ململانێ بکات ڕێگەچاری ئاشتیانی بۆ دەدۆزێتەوە نەک ململانێ بۆ جارێکی تر ئێمە تووشی ئەو نوشتیان بەسم داواکردنی ئاشتیانەی مافی خۆی بۆ نمونە فەرمانبەران مامۆستایان ئەمە بەس ئەم حاڵەتی ئێسێ بەس بە کورتی فەرمانبەران موچە قۆران با بڵێن سەرانسەری کوردستانە کە داوای مافی خۆی دەکا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێ حکوومەتیش وەڵامێکی بێ و ڕێگەچارێکی بۆ دۆزێتەوە ئەگەر هەموو ئەمەش حاڵەتێکی طبیعی شاری سلێمانیە ئەمە لە وڵاتانی پێشوشەیە هەفتەی پێشوو لە ئەمریکای لاتین لە وڵاتێک ئەوە ڕوویاوە مەسەن بەڵێ دوکتۆر کەیوان دو قسەی خۆت بکەین من بەرنامەکەم تەواو بووە من یەک دقیقە کات تێمێ لە باشتر ئەزانین چی کاگاران بە عەرزەکەم هەموو ملانەیەکی ناوخۆی شاردووە ئەخات بە عەرزەکەم شاردووە ئەخا بۆ کێشەکانی ناو شار دونیکات ئەمە زیندوی شاری پێ ناوتە نهائیەن شار ئەگەر هاتوو کەوتە شاری ناوخۆی خۆشیەوە هەوڵە شارکی بەرەودەوە نەگەڕێتەوە هەڵبەت دکتۆر با ئەمە لە شارە بچوو نەکەینەوە بۆ هەموو کوردستان بڵێن تۆ خۆت باسی دابشکردنی کوردستان لە نێوان تورکیا و بۆ ئێران بارم لە هەموو نەتەوەکانی دنیا لە هەموو کۆمەڵگەی دنیادا شەڕی ناوخۆ هەبووە
ملای ناخۆیی هەبووە یەکتری قوبوڵەکردن هەبووە کێشە هەبووە بەڵام بەو ئاستەنا تۆ بە درێژایی مێژووی خۆت دژمێری سەر خۆت باسی دۆمیری بابانی کەمخەرخە لەوای لەگەڵانی لەوای کەمە دیارە بۆچی کابخە بۆچی زۆرش بزان وایە کاک عەبدوڵڵا پاشا ڕەحمە پاشا نەیار بووە چکە حەم پاشا لایەن وەلی بەقاوە قوبوڵ نەکراوە دواتر وەلی بەقا بۆ لەدانی حەمە پاشا میری بابان عەبدوڵڵا پاشا برای دەکا سەرەتا میرە ماوەیەک بیر ئەو جایکە بە قایمقام بۆ لە دانیشتگۆی بابان لێدات و بابان داگیرە کا دوجار بەس بڵۆ خاڵەت چییە یعنی هەمیشە ئەگەر لە ناوخۆی خودی خۆماندا کەسەکان نەبوو بن دەگەنەکان ناتون شارەکانی ئێمە بخەنە ژێر پرسیارەوە و بەردەوام بگەڕنەوە عەبدوڵڵا پاشا برای حەم پاشا میر نەبووە هەر کەسێک بە ئەتیادی لە بنەماڵی بابان بووە بەڵام ئەو لێدانانی منیشتینەکانی لە دوای ئەوە چاکسازیەکەی دەوڵەتی عوسمانیە کە بەریتانیا فەڕەنسا داوان لێ کرد نابێ هەرێمی بمێنێت ناوەندی سنترالیزم بوو بۆیە میری بابان زۆر سپاس بۆ مامۆستا عەبدولخالیق سابیر توێژەر لە بیری نەتەوایەتی و نووسینی مێژووی شاری سلێمانی دکتۆر کەیوان ئازادانەوە توێژەر لە مێژووی سەدەکانی ناوەڕاست سوپاس بۆ ئاودەمێنتان لە ستۆدیۆی بەرنامەی سوراغی مێژوو بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی سوراغی مێژووی ئەم جارە تا سوراغی بابەتێکی دی لە بەرنامەیەکی دیکەدا بەخوای گەورە میێڕێبانتان دەست پێرم کاتێکی خۆش خواتان لەگەڵ